شەیدای نگایەکی ئەو دوو چاوا غرورم تا مەزرۆی باوەشێکی ئەو نێو قەدا بنورم پڕ بە دڵتینۆی ماچی ئەو دوو لێوا سوورم بەڵام داخی گرانم کەوای ئەستا لەم دوورەمە لە دووری تۆ کەس نییە ڕووناکی کاو ژوورم چی بکەم ڕووناکی ناکا ئەو چرایە بێنورەمە ویستم بێمە لای مەڵتانەی لەو دڵە مەجبورم نەفسم بەرزە ناتوانم ڕێم نادا و شعورم کوشتەی دابوو نەریتم زیندانی ئەو کەلتورم هەر دەبێ بیبەزێنم ڕۆژێ ئەو هێڵە سوورم هەر دەبێ بیبەزێنم ڕۆژێ ئەو هێڵە سوورم شیرینەکە مەرمنم فەرهادی دەربادرت منم مەجنونی شەیدا واشقی دەشت و دەرت بڕی جەرگ و هەناوم یاندە تیژە خەنجەرت کەشتی دوون کرد لە دەریا لای من نەبوو لەنگەرت یەستا بۆ کەسێکی تر تارەت کردووە تا سەرت ئەڵقایەود لە دەستە و عەزیت کردووە تا بەرت یەستا کە لە جیاتی من کێیا مرێ لە بەرت وێنەی من لەبەر چاوتا دەبڕوانە ژوور سەرت یەستا کە منت لانیم کێیە شادیێنەرت دەستی کێیە ئاڵاوە لە چوار چێوەی کەمەرت من ڕەنجم پێوە کێشای کێ دانیش لە سێبەرت یاخوا خەسووی داتوت ببێتە خۆرەی سەرت یاخوا خەسووی داتوت ببێتە خۆرەی سەرت شازادەکەم لە دووریت بۆ ساتێ خۆ ناگرم دایم قەلەق و ماندوم دەڵێی لەسەراگرم لە دووری تۆوە کوشێت دەبێڵ دەم چاترم بەڵام گەر تۆم لە لابی لە سەزا ناچاترم ناشکری نەبێ لای خوالاتی و بێناسرم هەمووان نازارم مەدەن کەس ناگیرێ خاترم دەڵێن مەجنون و فەرهاد لەوان بەوەفاترم بۆ گەشتن باشقی تۆ لەوانی ژازاترم تەنیا ئەمێر بفەرموو بۆ مردنیش حازرم بە وێنەی خۆر دەسووتێم لە مانجیش تەنیاترم لە جوانی تۆ بەولاوە بۆ کەس نییە نازرم بەوەی نییە دەنگ ناکەم لە ئارام شەیداترم بەوەی نییە دەنگ ناکەم لە ئارام شەیداترم
یاری من جوانی ماڵە قژی دەرچاوی کاڵە هەردوو ڕوومەتی چاڵە مەمەیە ناری کاڵە باوینە دەست و تێم مەمە ساڵهای ساڵە دەروونم گڕی گرتووە بە کوورە یەشقت قاڵە سرم بە فریلی باری وە کوێستانی خاڵخاڵە مووی ڕەشی تێدا نەما سپی بوو نەرچی تاڵە ژیانم مەمەوەی بۆتە حەواڵە بەگەواڵە ڕۆژێک دێ بەلادا دێم دامەڕزێنێ و حاڵە دەڵێن بادا حرامە بەڵام بووە من حەڵاڵە تاکەی دەردی تەنیایی وا پیر بووم چوون بە ساڵە دەڵێم دڵی دێوانم تاکەیە و ناڵە ناڵە وە ئەو لاسی تۆدا دایم ناو چاوی تاڵە بە شەوان دەیتە خەوم بە ڕەش خەونم بەتاڵە هێندا لە دووری گریەم چاوم چوونە بەچاڵە ناتوانم لەبیرت کەم مەبینت یەن دەزاڵە ژینم بێتۆ وەک ژەهرە ژیانم بێتۆ تاڵ تامی چیە زاوە بوون گەر تۆم نەبی لە پاڵە تامی چیە زاوە بوون گەر تۆم نەبی لە پاڵە گەر تۆ هەڵسەرم